الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشەویستەکان پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم چەنی طبیب و دڵی ما بیان ڕوحمە چەنی ئاڵی ئارام بیان بە هەمان چەشن پەی لاشۆ ئێمەش هەر طبیب بیان. قسەکی ئاڵی تەبابەتەنە وحی و ئیلاهینە کە پێش ئامان و هەر کەلیمە ئاڵی هەر تەسەڕفی ئاڵی جا تەبابەتەنە کەرۆ بەشێوە فرە ئەساسی پێی ئێمە کە هەرمانش سەرکەرمێ فرە چێوەکان عرزکردێن دێکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم چەنی مامەڵەش کردن و چەنی نەوەشیەکانە عیلاجش کردن. یۆ چاچێوا کە ئاروگەرێکمە خزمەتانە باسش کرد و ئانە وەشەویستمە صلی الله عليه وآله وسلم مامەڵێوە تایبەتش بێن چەنی ئاواردەیە وەشەویست و دڵی ما فرماوە هەر کاتێ ئەگەر جوڵەی فرەش کردی ڕیاضەش کردی ابن القیم فرماوە زادەنە فرماوە قەت ئاوی شۆنی شەرە نەوەری هەر کاتێ فرەفرەمانی ئەبەدەن ئاوی نەوەرێەوە دما و جیماع و سەرجەیی کردێ ئەبەدەن ئاویش نەواردێنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەدی و ئاینە نەبیێن دما و نانی و وەڵێ نانیش قەت ئاویش نەواردێنەوە فرماوە دما و میوەکەش کە وەرێشاوە ئەبەدەن ئاوی نەوەرێەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فرماوە حمامەنە زیرە هیچ کاتێ ئاوی نەوەرێەوە تاوەکو تەمام جسمش ئامێەوە سەروێش چێ فرە مهمە فرە وەختی ئێمە کە وەرمەنە وەرمێزمێ ئاوی وەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم کە وەرمەنە وەر ئێستن حتا دەسودیمش نەگرتە بۆ ئاویش نەواردێ ئەبەدەن فرماوە سیرەت و سنەت و ئاینە نییە ئینسان یەکسەر ئاوی وەرەوە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم چەنی واردەی قەت ئاوی گەرمەش نەواردێنە ئاوی چێچش نەواردێ. یەجە غەڵاتەکە وڵات و ئێمە چای واردەیمانە چەنی نانی بەیانینە بە تایبەتی کەنەوە جەغەڵاتە گەورەکە قەد وەشەویست پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەبەدەن نەبیان شێوی گەرم ئاوی گەرمە چەنی واسمێ واردەکەش وەرەوە حتا شلێ گەرمە پێغەمبەری صلی الله عليه وسلم نەواردێنە هەتا وەکو هێم نەبیێن و هادی ئەبیێن ئاوی چێچش ئەبەدەن نەواردێن نە وەڵێشە نە ناوەڕاشتە نە دماش هەتا مدەتێ فرەشمە نەشین ئینجا فەرماوە هەر یۆ چیەوە ئەگەر یۆ کەرۆشە فهذا كله مناف لحفظ الصحة فەرماوە ئینە گرد عکس و ئانێنە کە صحەت و ئینسانی پارێزن صحەت و ئینسانی ئەشون پارێزریا بوومە بۆ ئیچێ وێشە کردێ بە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ژیان و ئاڵی گرچێوەنە پێی ئێمە قودوەن طبابەتی چەنە پێی ئێمە قودوەن ئاواردەیەوە چەنە پێی ئێمە قودوەن. فەرماوە ابن القیم ڕەنگە یۆ تاواچە من عادەتم بۆ گرتن پەنەم تەرک مەکریۆ فرماوە ولا اعتبار بالعوائد عادەتی کە ئێمە گرتێنەما بە هیچ شێوازێ اعتبار شاپەنە مەکریۆ فإنها طباع ثوان فرماوە ئینە کۆمەڵێ طبایعێنە ئینسان هەنێش بەشی دووەم و طبیعەتەکانێ کە کریۆ گۆڕانکاریشە سەر دەکەرەوە ئا طبیعەتێ نییەنە کە ئینسان مەتاوە فاڕۆشە تا و فاڕۆشە و پاش شێوازە کەرەوە کە پێغەمبەریانی صلی الله عليه وآله وسلم کردە داوە کەرمێ جەزات و پاک و پەروەردگاری خوایە نعمەت و لەش ساغت دێنمێ پەنە پێما زیاڵ کەرە یا رب العالمین یا ربی خوایە پەناگرمێ بە تۆ جەنەوەشیەوە کە زەلیل و سەر و یاگێما کەرەوە داواوە نەکەرمێ بە گەورەی بە ڕەحمەت و وێڵ بە بەزەی وێڵ هەر نەوەشی ئینا جەستەمانە مادی معنەوی ئاشکرا پەنهان خوایە تۆ وێڵ شیفامان پێکیانە یا ئەکرەم الأكرمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات
ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.